بنزیک بوونەوە لە وەرزی گەرما و مەترسی کەوتنەوەی ئاگر لە شاخەکانی هەڵەبجە. ژمارەیەک لە گوندنشینەکانی چاوگ و باوە هەڵمەتێکی ئاگربڕیان ئەنجامدا بە مەبەستی پاراستنی ناوچەکە لە ئاگرکەوتنەوە و پاراستنی ژینگەی ناوچەکە. ساڵانە ئاگر دەکەوێتەوە لەم کەژوکیوانەی هەموو سنووری هەرێمی کوردستان بە تایبەتی لەم دەڤەرە ئێمە بۆ ئەوەی کەوا خەڵکەکە عزیەتێکی زۆر چەژێت و بە تایبەتی گوندنشینەکان و ئەوانەی خاوەن ئاژەڵ و مەڕووماڵات و گاودارن بۆی ئێمە وەکو سنوور ئەم سنووری دەڤەری هەڵەبجە و منتیقەی کۆکۆیی هەڵساین بە ئەم ئاگر بڕە. بەڵام شانی ئەوەیە کە بەڕێوەبەرەتی ئاگرکوژیانەوە هەر بەڕێوەبەری دارستان کارمەندەکانیان هاوکاریکی باشیان کردین بوو. هەڵمەتی ئاگربڕەکە چەند ڕۆژێک بەردەوام دەبێت و شاخەکانی هەڵەبجە دەگرێتەوە. گوندنشینانیش دەڵێن پێویستە ساڵانە ئاگربڕ بکرێت بۆ شاخەکان بۆ ئەوەی لە مەترسی کەوتنەوەی ئاگر پارێزراو بن. هاوڵاتێکیش دەڵێت لە غیابی حکوومەت ئەو کارە دەکەن. ڕوانگەی هەستکردنمان بە بەرپرسیارەتی ئەخلاقی و دینی و کۆمەڵایەتی و تا ڕادێکیش ئابووریان ئاستاوین بە ئەم ئارەبڕە کە سنوورێکی زۆرمان ئارەبڕ کردووە لە سنووری گوندی باوکۆچەک و چاوی باوکۆچەک و چاوی کۆکۆیش. ئەمە دڵڕاوکیێکی زۆرمان هەبوو وەکو باخەوانەکان و وەکو هەندێک لە حیواندارەکان لە غیابی حکوومەت ئامەزبور خۆمان هەستاوین بەمیشە. ئەلحەمدولیلا تا ڕادێکی باش توانیمانەوەی کە بۆی هاتوین بەدەستمانی ناوسپاس بخۆ. وڵی ساڵانە تاتوانامان بۆ ئێمە نەمانشتووە نەک بەس لەو دیوە بڵێن لە دڕووی سازان و ئەنو هاتووە ئەم کەژانی ئێمە حتاوەکوونی توانامان بۆ چەند ساڵە بڵین مەگە دەگمەن سوتابی ئێمە وەکوونی عەشرەتێک دائیمە ئاوا کۆبند بووین و ڕووین بەم کەژانە نەمانێشتەوە ئاگرین بکەوێتەوە. ئەم ساڵ هەڵمەتی ئاگربڕی شاخەکانی هەڵەبجە باوکاری بەرگری شارستانی و پۆلیسی دارستانی پارێزگاکە ئەنجام دەدرێت. ساڵانە بۆەوەی کەوتنەوەی ئاگر لە شاخەکانی هەڵەبجە وەورامان هەزاران دۆنم لە پوش و پاوەن و دارستانی دەستکرد و سروشتی دەسووتێن و وڵاتیانیش داوا دەکەن لایەنی پەیوەندیدار سزای ئەو کەسانە بدات کە بە عەمدەن ئاگر لە شاخەکان بەردەدەن و سروشتی جوانی ناوچەکە دەسووتێن و دەشێوێنن. سامان فتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.